بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سپاس و ستایش بۆ خوای بەدیهێنەر و ڕۆزی دەروژێنەرمان، ئەو خوایی کە جوانترین سپاس و ستایشی شیاوە و هەر ئەو شیاوی ڕاستەقینەیە کە سپاس و ستایشی بۆ بکرێ و بە گەورە ڕابگرێ. درود و سڵاو و میهرەبانی خوا خوازین بۆ گیانی پاکی بەڕێزترین و بە ئەخلاقترین و بە شەرەفترین بەندەی خوا حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و جوانترین سەڵاواتی خۆمانەکەینە چەپکە گوڵێ بۆ ڕۆحی بەڕێزیان. خۆشەویستان و بینەرانی بەرنامەی بەفەڕ، ئومێدەکەم ئەم ڕۆژتان پڕ لە فەڕ و بەرەکەت و میهرەبانی و ئاسوودەیی بێ. خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لای قبوڵ بکا و ئەم جومعەیەش بکاتە جومعەی سڕینەوەی تاوان و گوناهەکانمان لە نێوان ئەم هەفتەیە بۆ هەفتەی ڕابردوو. گرنگی سەوزکردن و کشت و کاڵکردن لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە تەوەری ئەمڕۆی بەرنامەی بەفەڕە بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە یەکێک لە هاوڵانی دەفەرمێ ئەگەر قیامەت بەرپا بوو تۆش خەریک و مەشغوڵی چاندنی نەمام و سەوزاییەک بووی، ئەوە نائومێد مەبە و هەر خەریکی کاری خۆت بە. واتە تا ئەو لەحزەیەش ئاوەدانکردنەوەی زەوی و سەوزکردن و ڕازاندنەوەی زەوی بە سەوزایی و بۆ پاکڕاگرتنی ژینگە هەر یەکێکە لە ئامانجەکانی مرۆڤ. لە فەرمودەیەکی دیکەدا هاتووە کە هەر کەسێ سەوزاییەک میوەیەک درەختێ بچێنێ، ئەگەر کەسێ بە سێبەریا دانیشێ یا بۆ نەخۆشەکەی بچێ بەسەریایە لە بەرەکەی بخوا، تەنانەت ئەگەر چۆلەکەش هێلانەی پێوە بکایە لە بەرهەمەکەی بخوا، ئەم پیاوە بەردەوام خێر و پاداشتی نەبراوەی بۆ دەنووسرێ. بۆیە دەبینی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە عەهدی خەلافەتی خۆیان پارچە زەویەکی لە کابرایەک سندەوە کە هیچ ئیشێکی تیان نەکرد، هیچ سەوزایەکی لێ نەکرد. لە کاتێکە کابرا بیانووی ئەوەش بوو کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دیاری پێداوە. هەروەها باسی بەگژاچوونەوەی ئیسلام، سزای ئیسلامەکەین بۆ ئەو کەسانەی کەوا بەرهەمی یەک ساڵی جوتیارێک یا ژینگەیەکی ئەم کوردستانە پاکە ئەسووتێنن بەبێ هیچ بیانوویەک و بان قەست. مامۆستا محەممەد چیمەنی، زانا و بانخوازی ئیسلامی، میوانی ئەمڕۆی بەرنامەی بەفەڕە بێ. مامۆستا گیان زۆر بەخێر بێن، سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ دەرفەتە خۆی گەورە پایدارتان کات. مامۆستا ئەمڕۆ مرۆڤایەتی لە کارگە و داهێنانە زانستی و تەکنەلۆژی و پێشکەوتنەکان ئەلحەمدوللا کێشەیەکی نییە و ئەمانەش جێی دڵخۆشین، بەڵام لە بەرامبەر ئەمەشدا بۆ پاکڕاگرتنی کاریگەریەک تۆڕە کۆمەڵایەتیەکان و بورجەکانی گەیاندن و کارگەکان و دووکەڵ و ژینگە پیسبوونی سەیارە و ئەم شتانە پێویستمان بە سەوزاییەکی زۆر هەیە بۆ ئەم هاوسەنگیە بپارێزێ ئۆکسجینێکی پاک لە بەرامبەرم دوان ئۆکسیدی کاربۆنە ژەهراویە پێمان بەخشێ. گرنگی سەوزایی و دار و درەخت و ئەم شتانە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چییە بۆ ڕاگرتنی هاوسەنگی ژیانی مرۆڤەکان؟ بەڵێ بەناوی خوای گەورە درود و سەڵات بۆ ژیانی پاکی پێغەمبەری ئیسلام و یار و یاوەرانی هەتا ڕۆژی دوایی. زۆر سپاس بۆ بەڕێزتان بۆ سازدانی ئەو دەرفەتە. هەڵبەتە ئەبێ هەموو مسلمانێک، هەموو کەس و کارێک، ئەو هەموو خوشکبرایەکی مسلمان، هەموو کەسێک ئەو ڕاستیە بزانێت کە ئاینی پیرۆزی ئیسلام هەر وەک چۆن گرنگی و بایەخی بە پاشە ڕۆژی ئینسانەدا، هەر ئاوهاش گرنگی و بایەخی بە دنیایانەدا. و هەر شتێک کە دنیایان جوان بکات، دنیایان بڕازێنێتەوە، ژیانیان خۆش بکات، تەندروستیەکی باشیان پێبەخشیە، بە دووریان کا لە گرفت و لە ناڕەحەتی و ناخۆشی و ناهەمواری ژیان، ئیسلام داکۆکی لێکە و هەر شتێکیش بێت تەمای زەرەر و زیان لیان قەدەغاکا و ڕێنماییانەکە بووی کە لێ دوور بکەونەوە. بابەتی ژینگەیش و لە ناو ژینگەیشدا کە بەشێکی بریتێت لە نەمام چاندن و سەوزکردنی دار و درەخت و چاندنی نەمام، ئەمە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر تەکیدی لێ کردووە و زۆر هانی مسلمانانی داوە. ئەگە دیقەتی ئاەتەکانی قورئانی پیرۆز بدەیت، زۆر خوای پەروەردگار فەرمان بۆوەکە کە ئینسان بگەڕێ و هەوڵ بدا و کۆشش بکا و سەرزەوی ئاوادان بکاتەوە. کاتێک کە ئەوتێ ئاوادانکردنەوەی سەرزەوی، هەر شتێک کە معنای ئاوادانکردنەوە لە خۆ بگرێ لەژێر سیاقی ئەو ئاەتەیە جێ بێتەوە. یان کاتێک کە خوای پەروەردگار باسی لە زۆر ئاەتە باسی ئەوکە کە بارانتان بۆ ئەبارێنین، دنیاتان بۆ سەوزەکەین، نەمامەکانتان بەرەگرن، دانخورماکانتان سەوز و جوانە بن، سەرزەوی ئاوەدان و بۆن خۆشە بێ. ئەمە لە زۆر ئاەتی قورئانە خوای پەروەردگار باس لەمە ئەکا کە وەکو منەتێک خوای پەروەردگار باسێکە بەسەر بەندەکانە. بالفعل منەتیشە دوای ئەوەی کە ئینسان ئەزانەیە کە ئەم دار و درەختە چەندێ سوودی بۆ ئینسان هەیە، چەندێ سوودی بۆ ژینگە هەیە، چەندێ دنیای ئینسان خۆشەکە،
ئەو کاتە ئەزانی کە بەڵێ ئەو منەتەی خوای پەروەردگار زۆر لە جێگەی خۆیەتی. ئەگەر بچیتە خزمەت فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەبینی لە چەندین فەرمودەیە فەرمانی کردووە بە ناشتن و بە گرنگیدان بە سەوزی و بەو بابەتانە. لەو فەرمودەوە دەست پێکەم کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو هەڵانێکە فەرمێ ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا فيأكل منه طير أو إنسان أو بهيمة إلا كان له به صدقة. هر کەسێک کە دارێک ئەچێنێ نەمامێک ئەڕوێنیە درەختێک خزمەتەکە و گرنگی بە دار و درەختێکەدا ئەو درەختە ئینسانێک لێی بخوا باڵندەیەک لێی بخوا یا هەر یان لەوەرێکی تر لێی بخوا إلا كان له به صدقة إلا خوای پەروەردگار ئەو خواردنێ ئەو دارە بە سەدەقە و بە پاداش بۆ نووسێ ئەو سێبەرەی کە خەڵک لە ژێرادا ئەنیشێ ئەو چۆلەکەی کە لەسەر ئەو دارە ئەنیشێتەوە ئەو چۆلەکەی کە هێلکە ئەکا و زاوزەیەکا و هێلانەی لەسەر دروستەکە ئەو هەوا جوانەی کە ئەیبەخشێتەوە جارێکی تر بە هەنگەی کە گوڵەکەی ئەمژێ بەڵێ ئەو هەنگەی کە گوڵەکەی ئەمژێ ئەو هەوا جوانی کە لە نەتیجەی ئەو دارەوە جارێکی تر ئەبەخشرێتەوە ئەو ئۆکسیجینی کە ئەبەخشێتەوە جارێتر بە کۆمەلگا ئەو دووەم ئۆکسیدە و گازە ژەهراوەی کە هەڵی ئەمژێتەوە و ئەوەی کە ناهێڵێ زەوی ڕۆ بچیە و ئەوەی کە دنیامان بۆ سەوز و جوانەکە ئەوەی کە ئینسانەکان ئیسراحەت لە ژێریا ئەبینن هەموو ئەوانە بۆ خاوەنەکەی ئەبێ بە سەدەقە. ئەمە یعنی چی؟ یعنی موسڵمانان ئەمەش عیبادەتە. هەڵە حاڵی نەبن عیبادەت بەس بە نوێشتێ بگەن، هەڵە حاڵی نەبن و بەس وابزانن عیبادەت بریتێ لە ڕۆژ و گرتن و حەجکردنی ماڵی خوای پەروەردگار. ئاوەدانکردنەوەی زەوی و هەر شتێک کە خزمەت بە مرۆڤایەتیەکە خزمەت بە ژینگە و بە کۆمەلگاکە بەشێکە لە عیبادەت. ئەگەر عیبادەت نەبێ خوا چۆن سەدەقەی بۆ نووسێ؟ یان لە ئەو فەرمودەی کە جەنابیشت ئاماژەت پێکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ إذا قامت الساعة وفي يد أحدكم فسيلة فإن استطاع أن لا يقوم حتى يغرسها فليغرسها. ئەفەرمێ ئەگەر کەسێ لە ئێوە چڵە نەمامێک بەدەستێوە بوو و ئەی قیامەتە لەسا کۆتایی بە دنیا ئەهات ئەگەر ئەیتوانی پێش ئەوەی کە هەڵ بسێ بینێژە با بینێژێ. یعنی ئەمە چی شتێکی تر هەیە لەمە ڕوونتر و ڕەوانتر دەلالت لەسەر گرنگیدانی ئیسلام کە بە ناشتنی نەمام و بە سەوزکردن تا زۆر جار پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر مرۆڤ ئەم زیکرە بخوێنێ یا ئەم کارە بکات دارخورمایە یا بۆنە سەوزایەکی هەستەکەی ڕەبتێکاتەوە بە قیامەتەوە. بەڵێ هەستەکەی بەهشتیش هەمووی باخ و بێستان ینی هەرچی ئاەتی قورئان هەیە کە باسی بەهشتەکە فەرمێت جەناتین تەجری من تحتیها. ینی زۆر باسی کاشی و نازام ڕازاوی ئەم شتانە کۆ ئەوەنی کە باسی باخاتێکەکە کە ئاو بەژێری ئاڕوە دیمەنەکە زۆر جوانەکە ئەمە جۆرێک لە هەندان نییە بۆ موسڵمان. بێگومان ئەوەش هەندانە هەرچی ئاەتی قورئان هەیە باس لەوەکە کە بەهشت سەوزە دارەکانی چڕن ئاو بەژێرا ڕێکە یعنی ئەوەیە تەسویرێکت بۆ بکە تۆ مشتاقی بی هەوڵ دەی بە دوایە بگەڕی و هەر ئێمە خۆمان لە دنیا جاری وها ئەچینە هەندێک شوێن یعنی هەستەکەی ئەڵێی ماشەڵڵاڵی بەهشتە ئەوەندە خۆشە ئینسان دڵێکرێتەوە بە سەوزایی و ڕەنگی سەوز یەکێ بووە لە ئەو ڕنگانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەلایەوە خۆشەویست بووە. یعنی ئەگە بڵێن خۆشەویستترین ڕەنگ بەلای پێغەمبەری خوا چی بووە؟ ڕەنگی سەوز بووە. لە دوایەوە بۆ جلوبەرگ ڕەنگی سپی بووە. وەکوتمان چەندین فەرمودە هاتووە لەسەرەوەی کە موسڵمانان هەڵەنێ. یان لە حەدیثێک هاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ من كانت له أرض فليزرعها. هەر کەسێ پارچە زەویەکی بەدەستەوە بوو با بیچێنێ با سەوزی بکە ئەگەر خۆی نێ چاند و خۆی سەوزی ناکرد فەلیەمنەحه ئەخاه با بیدا بە برایەکی خۆی با بیدا بە کەسێکی خۆی مادام ئەم ناتوانێ ئەیدی عامیلەی نییە خۆی ناتوانێت توانای نییە کەس لە بەردەستیان نییە یا ئەدەوات و ئالیاتی پێویستی نییە با بیدا بە موسڵمانێکی تر بیچێنێ. کاتێکەوە با سەوزیەکەین بە هەموو جۆرەکانی سەوزیەوە با بیکە بەگەنم با بیکە بە جۆ با بیکە بە دار و دەرەخت بیکە بە زەیتون بە هەر شتێکی تر. واقعی حاڵی مسلمانانیش لە شاری مەدینەیە کە زیاتر مسلمانان بەرجەستە بوون و دەوڵەت دروستکرا بوون بە خاوەنی کیان و قەواری خۆیان بەڕۆ شاری مەدینە زۆرترین سەوزایی تایە. و لە سەردەمی خۆیان ئیمامی عوسمان کاتێک کە ئەو بیری ڕۆمەی کڕی یەکسەر کۆمەڵە دارخورمای بەدەوریا چاند. دواتر بە مروری زەمن ئەم دارانە زۆرەوە بوون تا ئیمامی عوسمان وفاتی کرد و ئێستا بۆتە وەقفێکی گەورە کە ژمارەیەکی یەکجار زۆر دارخورمای تایە وەکو وەقف بۆ ئیمامی عوسمان ماوەتەوە لەو سەردەمەوە تا ئێستا
لە بەروبوومەکەی ئەفرۆشتێ و بەسەر فەقیر و ئەژارە دابەشەکرێ و کەواتە دار و سەوزاییش یەکێکە لەو سێ شتەی کە مرۆڤ دوای مردنی خێر و پاداشتی بۆ جاریە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە باسی جۆرەکانی سەدەقەی جاریەکە یەکی لەوانە فەرمێ کەسێک ئەگەر دارێک بنێژێ خۆی سەدەقەی جاریە چییە؟ هەر خێرێکە هەر چاکەیەکە کە نەفع و سود و کەڵکەکەی لە دوای خۆی بمێنێتەوە بەردەوام بێ. ئێستا کابرا کە ئەڵێ مزگەوت سەدەقەی جاریە بۆچی؟ لەبەرەوە مزگەوت ڕەنگە 100 ساڵ 200 300 400 ساڵ بمێنێتەوە نوێژی تیاکرێ. کابرا قورئانێ لە مزگەوتێکا دائەنێ هەتا ئەو قورئانە ئەمێنێ و لەو مزگەوتێ لێ ئەخوێنێ خێر و پاداش بۆ خاوەنەکەی ئەڕوا. کەسێکیش کە نەمامێک ئەنێژێ ئێستا الحەمدولillah هەنێ شوێنە نەمامی وایە لەم وڵاتەیە چەند سە ساڵ تەمەنێتی بەردەوام خەڵک ئیسفادەی لێبینیوە گیان لەبەرەکان لە پەنایە حەواونەتەوە کوتم جارێکی تر ژینگەیان جوان کردووە ژینگەیان پاکرێتەوە هەمووی خێر بۆ خاوەنەکەی ئەنووسرێ. ئەگەر کەسێک زیاتر گرنگی بەم بابەتە بدا من پیاوێکم پێشک دێ زۆر گرنگی بە نەمام و دار و درەخت و سەوزی ئەوانەدا یعنی ئەو کاتەی خۆشەکە لە ناو دار و درەخت و ئەوانەیە بە سوحبەت هەموو جارە پێم تەسەوڕەکەم خوا لە ڕۆژی قیامەتا تۆ لەگەڵ دارە حەشر بکە چونکە فەرمووی المەرء مع من أحب ئینسان لەگەڵ ئەو شتەیە کە یان لەگەڵ ئەو کەسایە کە خۆشەوێت تۆ دارت خۆشەوێ ئەڵێ بەس نییە دوور مەکاتەوە لە غەیبەت بەس نییە خەریکی جوانکردنی ئەم سەرزەویەم بەس نییە خەریکی شتانێک نابم کە نالایق و ناشایستە بێت. یعنی زۆر گرنگە ئینسان لە محیطێکا بژێ لە بیئەیەکا بژێ کە بیئەیەکی پاک و جوانێ بەداخەوە بۆ حاڵی مسلمانان زۆر بەداخەوە وەڵی گریانی ئەوێ بۆ حاڵی مسلمانان کە یعنی ئینسان سەقافەتی ئەوەی نەبێ وەڵی بەس بە ئاوی دەستنوێژەکەمان ئەتوانین نەمامی بەخێ بکەین. هەر ئاوی دەستنوێژەکە ڕۆژانە دووجار ئەو دەستنوێژە لە بەردەم بە لوعە و لە مەغسەلا مەیشوەرە بیکە شتێکەوە لەبن ئەو داریا بیشوەرە کیفایەتە. یعنی حەق وایە مسلمانان ئەم بابەتە زۆر بەهاندوەرگرن. یعنی وڵاتی وا پیشانەدا لە تەلەڤیزیۆن و لە ئەو ڕاگەاندانەیە هەر حەزەکەی تەماشای بکەی لە پاکیە لە جوانیە لە سەوزیە لە هەناسەی جوانە لەو چیمەن و لەو فریز و لەو شتە جوانانەی کە کردویانە بۆ وڵاتی ئێمە وابێ بۆ وڵاتی مسلمانان ئەبێ ئاوا دواکەوتوو بن لە کاتێکا کە ئەم ئیسلامە بەدەیان ئاەت و بەدەیان فەرموندەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەشجیعەوەکە هەم بۆ دنیا و هەم بۆ قیامەتیش هەم بۆ دنیا لیەکولوا من ثەمەریه بخۆتان لە بەروبوومی بخۆن لە پەنایە بەحەسێنەوە ئیسراحەت بکەن بۆ قیامەتیش وەکوتم چەندین شت هەیە کە وەکو جەناب شت ئاماژە پێکرد ڕەبتێکا بە قیامەتەوە من قال سبحان الله وبحمده غرست له نخلة في الجنة هەر کەسێ یەک جارە بڵێ سبحان الله وبحمده خوا دارێکی لە باشتا بۆچێنێ ڕەنگە کەسێ بڵێ جا من ئەم دارم بۆ چییە 100 جارە لێم سبحان الله وبحمده 100 دارم بەسە داری ئەو دنیا هەمووی تامێکی جیاوازی هەیە بۆنێکی جیاوازی هەیە لەزەت و چێژێکی جیاوازی لێ بێنرێ. ماس هەمیشە سوپایەک کە دا بەسەر وڵاتێکی ترە زۆر جار یەکەم ئیشی ئەوە لە ناوبردننی معریفە و کتێبخانە و کوشتنی زانایان و زیندانیکردنیانە دووەم شتر تا ڕادەیە تێکدانی ئەم ناوچەیە لە ڕووی ئاوەدانیەوە دەستبردن بۆ سووتاندن و بۆ نمونە بڕینەوە و خراپکردنی بێستان و ڕەز و وەکو چۆن ڕژێمی باسی ژەمەی کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ غەزا و ئەو سریانەی کە ناردوونی بۆ جەنگ هەمیشە نەهی لێکردوون کە کۆمەڵێ شتی ژینگەیی هەن وەکۆڵێ تێک بدرێن ئاسەوارەکان کانیاوەکان کوێر بکرێنەوە داری بەردار ببردرێ مەبەستمەیە ئەمەش لەم حاڵەتەشا کە لەوەچە لە جیهادا تۆ نەتوانی زۆر ئەو ئەتەکێت و ڕەوشتانە بە جوانی بپارێزی بەڵام ئەمە یەکێک بووە لە پێشینەکانی فەرمانکردنی پێغەمبەری خوا بەو فەرماندە و سەربازانەی کە ناردوونی بۆ بەرەکانی جەنگ ئەمەش چ گرنگی و ئەهمیەتێکیە بۆ مەسەلەی سەوزکردن و کشتوکاڵ و پاراستنی ژینگە. ئەوش هەر جانبێکی ترە لە ئەو جانیبانی کە ئیسلام تەکیدی کردوتەوە لەسەر پاراستنی زەوی بە سەوزایەتی و ناکرێ پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ڕەحمەت بێ بۆ هەموو جیهان نەک بەس بۆ مسلمان بۆ هەموو جیهان لاەنە دنیاەکەی فەرامۆش بکرێ یعنی ئەتەکێتی ژیانی نەبێ نەزانێت چی بۆ ژیان زەرورە نەزانێت ئەم کۆمەلگا پێویستی بە چییە نەزانێت ژیان پێویستە بەوەیە کە پاک ڕابگیرێ قەت حاشا لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆیە کاتێک کە ڕۆیشتووە بۆ شوێنان یا سرەیەکی دەرکردووە یا مسلمانان کە چوون بۆ غەزا بۆ شوێنێ فەرمانی پێکردوون کە کۆمەڵێ شت نەکەنێکی لەوانە دارەکان مەسووتێنن دارەکان مەبڕنەوە ئللا لە حاڵەتێکە دوژمنێک چوبێتە پەنای کۆمەڵێ دارەوە هیچ چارەیەکی تر نەبێ لە پەنای ئەو دارانەوە زەرێک و زیانێکی زۆر ئەگەنن بە مسلمانان بە هیچ شتێکی تر چارەسەر نابێ ئللا بێ ئەو دارانە بسووتێنرێ یا ببڕێتەوە لەو حاڵەتەش لە سنوورێکی دیاری کراوە
ئەگینا هەر بە شێوەیەکی گشتی دار بڕینەوە و ئەوانە زەرەر و زیانی هەیە و ئیسلام قەدەغەی لێ کردووە. طبعا من ئەتوانم لێرێ قاعیدەیەک ئاماژە پێ بکەم کە ئەفەرمێ لا ضەرەر ولا ضیرار. ئەمە قاعیدەیەکی گشتی بنەمایەکی گەورەی فقهی ئیسلامیە کە نە زیان نە وەڵامدانەوەی زیان بە زیان. موسڵمان نابێت بۆ هیچ شتێ زەرەر و زیانی هەبێ. دارێک ئەگەر لە شوێنێکە زانیت زەرەری بیبڕیتەوە خەڵک زەرەری پێکەوە گونەحبارە بە ئینسان بیبڕێتەوە. و کاتێک کە خوای پەروەردگار باسی دروستکردنی فەساد و بشێوی لە ئەرزاکە بەشێک لەوانە ئەفەرمێەوە ئیذا تەوەلا سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل. يعني خوای تعالی باسی ئەوانەکە کە بشێوی فەساد لەسەر زەوی ئەنێنەوە یەکێ لەوانە فەرمێ ويهلك الحرث هەرچی درەخت و نەمام و دەغڵودان هەیە لە ناوێ بن و ئێستێنن کە ڕەنگە لە دوایش ئاماژە پێ بکەین بۆی کێسە خەڵکانێکی ئەوهاکەن. گرنگ ئەوەیە بڕینەوەی نەمام پێغەمبەری خوا قەدەغەی لێ کرد و حتا لە کاتی جەنگەکانیشە. ئەخر لە کاتی جەنگا ئینسان قار لە دڵە و خەڵکی لێ کوژرێ و حاڵەتێکی ئیستثنایی و جیاوازی هەیە خۆت نییە و بەڵێ بەڵام پێغەمبەری خوا فەرمێ دارەکان مەبڕنەوە. یا لە حەدیثێک ترا تۆ فەرمێ ئەگەر چی حەدیثەکە قسە لەسەر سەنەدەکەی هەیە ئەفەرمێ من قطع سدرة صوب الله رأسه في النار. هەر کەسێ دارێکی سدر ببڕێتەوە خوای گەورە بەسەرای کاتە ناو ئاگرەوە. سدر چیە مامۆستا؟ لە وڵاتی خۆمانە هەیە بەڵێ لە وڵاتی خۆمانە هەیە بەڵای بە کوردیەکەی ناوەکەیم لە بیر چووە زیاتر بۆ ئەو کەسانی کە ئێستا سیحروشتیان لێکرێ بەکارە هێنرێ ناوەکەی ئەزانم بەس ئەم لەحزەیە لە بیرم نییە. ئەلموهیم دار و درەختێکی زۆر بەسوود و بەکەڵکە بۆ ئینسانەکان. هەڵبەتە زانان قسەیان لەسەر شەرحی فەرموودەکەیش کردو بە هەرەوە بەسەرات تێ نەپەڕم هەیە نافەرمە هەر کەسێ بمەسی فەسادی و بشێوینانەوە لەسەر زەوی بچێت دار و درەختەکان ببڕێتەوە بۆی زیان بە ئینسانەکان بگات ئەوە خوای پەروەردگار ئاوا بەسەرای کاتە ناوەگری جانمەوە. یان خوای تعالی فەرمی ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها. ئەو خوا ئەو سەرزەوی بۆ جوان کردوون ئەو ژیانی بۆ ڕازاندنەوە ئێوە بە فەسادی و بشێوی تێکی مەدەن مەی شێوێنن شتەکان ئەو ژینگە جوانی کە خوای تعالی هەمووی بە میقدار دروست کردووە. إنا كل شيء خلقناه بقدر يعني بقدر معلوم. خوا ئاو هەوا و سەوزی و هەموو گیانلەبەر و هەموو ئەوانەی بە ئەندازەیەکی ڕێک دروست کردووە کە بگونجێ و ستاندارد بێ لەگەڵ ئەم ژیانەیە. بەڵام ئەوە تەسەڕوفاتی ئینسان و هەڵسوکەوتی ئینسانە کە مەوازینەکان تێکەدا کە ئەو ئەندازانە ئەشێوێنێ ئێستا بۆ نمونە ئام دەشت و دەرەی ئێمە بڕۆ کەوێ نابینی کە دوێشکێ نابینی یعنی ئەو شاخانە وچێکی پێوە نابینی مەسەلەن ئاسکێکی پێوە نابینی کە مەفروض وایە ئەو بەشێکە لە بی ئەو لە ژینگەی ئێمە بەشێکە لە ژیانی ئێمە بەهۆی تەعدای ئینسانەکەن و کابراچێ بۆ ڕاو دە ئاسکی دەستکەوە هەر دەیە کوژێ لە یەک شوێنێکە. ڕاستە زۆر نامەردە. مامۆستا ئایا کشتتوکاڵ و سەوزکردن بە دۆنم ڕازاندنەوە و باخت هەبێ لە سیتەک و لە قەرەداغ و لە هەورامان و لە شوێنەکانی تمە بەسمێ دۆنمی زۆر یان بۆ منە دارتوێک دارسنەوبەری لە بەردەم ماڵەکە تا هەبێ یا تۆزێت چیمەن هەر لە حەوشەکەت یان بۆ منە دووسێ ئینجان گوڵت هەبێت لە تاقی ژوورەکانتە ئەمانەش هەر بۆ منە خۆی هیچ مەبەستمەیە تۆ مرۆڤ نەتوانێت باخێکێ بێ خۆتوانێت بەردەرگاکە خۆی تۆزە سەوز بکە بۆی لە ئاستی خۆیان ماڵەکەشی ڕەونەق و جوانێکی زۆرتریە بێ. زۆر ڕاستە من زۆر جار وتومە لەوتاری هەینیشە هەر جمعەیەکم تەرخان کردو بۆ گرنگیدان بە نەمام ناشتن لە ڕوانگەی ئیسلام و هەر لێرەش و داوا لە مامۆسانەکەم زۆر گرنگی بەم بابەتە بدەن چونکە مەسلحەت و بەرژەوەندەکەی بۆ خۆ هەموو لایەکمانەگەرێتەوە. کاتێک کە لە شارێکا شوێنێک سەوزە بێ هەمومانەچین لە ژێرە سەیرانەکەین و هەمومان لە ژێرە ئیسراحەتە بین و هەواکەی بۆ هەمومان چاکە و ژینگەکەی بۆ هەمومان جوانە. ئێستا بەنمونە لە شاری سلێمانیا لە شاری هەولێرە لە شاری دۆوەکە لە هەر شارێکی تری ئەم کوردستانەیە چەند مەستەر خێزان هەیە لەو شارێ چەند خانووی تێدا کراوە. ئەگەر ئەم هەموو سەرنشینە هەرێکی بڕیار بدەن لە شوێنی خۆیانەوە دوو نەمان بنێژن یەک نەمان بنێژن. ئەگەر شارێک بریتی بێت لە 10,000 خانوو 10,000 نەمام لەو وڵاتەیە لەو شارەیە لەو مەملەکەتەیە زیاد دەکا. ئەگەر ببێتە 20,000 نەمام زیاد دەکا وها کەزا بۆ سەرەوە. ئەگەر کەسە هەر لە بەردەم ماڵەکەی خۆیە ئێستا لە هەنگاوێکە کە ئەگەر چی هەندێجار ڕەنگە چاپۆشی لێ بکرێ شارەوانی بەڕایەوەی داوە کە ئیجازە نەدا بە خانووە گەردوو نەمامی تێدا نەنێژرێ هەنگاوێکی زۆر باشە یعنی لە مەسلحەت و بەرژەوەندی ئینسانەکانیشە. پێم وایە بەشێکی ئەو گرنگی نەدانش ئەگەڕێتەوە بۆ
ناڕۆشنبیری یان نەشارەزایی خەڵک هەندێک لە خەڵک بە گرنگی و بایەخی ئەم بابەتە چ لە ڕووی دینیەوە چ لە ڕووی تەندروستی ئینسانەوە چ لە ڕووی کە بۆ ئینسان چەندێ پێویستە ئەگەر پێمان پیشان بدرا کە دارێک چەندێ سوودی هەیە بۆ ئینسان بۆ هەوا بۆ ژینگە و کاتە پێم وایە هەموو لایەکمان گرنگی بایەخمان پێدا بۆیە وتراوە ما لا يدرك كله لا يترك جله ئەگەر ئینسان هەمووشی نەتوانێت جێبەجێ بکە ئەکری هەندێکی وردەوردەیەکیشی بێ کەمێکیشی بە جێبەجێ بکە ئەکرێ وەکو جەنابەت فەرمووت کەسێک ئەگەر باخی نییە ئەگەر ئەرز و خاک و ئاوی نییە خۆ لە ماڵەکەی خۆی ئەتوانێت یعنی جاری وایە کابرا 400 متر خان و 300 متر خان و 200 متر خانووی کردووە بە بینا جێی نەمامێکی تیان نێشتوتەوە ئەو هەموو ژوورە بەتاڵە واللهی جاری وایە ژوورێک لە ماڵێکا دروستەکەی بە ساڵ کەس ناچێتە ناوێ هیچ ئیشیان پێ نییە زیادە لە دواوە دروست کراوە بڕۆ بە خێراتی لە حوشەکان نەیتوانیوە باخچێکی بچووک دروستکات دوو نەمامی لێ بنێژێ لە بەردەم دەرگاکەیە چیمەنێ بکە هەجارێتەوە چەند ئینجانەیەک دانێ لە ماڵەوە گرنگەوەیە ئەو عێلای خەڵک دروست ببێ وەلای مسلمانان دروست وە تۆ جاری تریش باس کراوە بەدەر لە سوود و ئەو پاداشتە قیامەتی کە باسمان کرد خواردنی میوەکەی هەم بۆ خۆی لە سێبەرا حەوانەوەکەی ڕازاندنەوەی ماڵەکەی یان بۆ منە چۆلەکەیەک هەنگێک ئیسفادەی لێکە ئۆکسجینی پاک بە خۆی ماڵبناڵێدا هەر لە ڕووی ماندووبوونەکەشەوە ئەمە جۆرێ بۆ منە مەبەستمێ ماندووبوون لە کاری باشە یان بۆ منەوەی لوقمەیەکی حەڵال بخەیتە دەمی ماڵ مناڵەکەتەوە ئەمەش ئەتوانین ئەمە ناو بنین عیبادەت کە تۆ توێگە چێنی یا بۆ نەگەن پاڵەگەنمێک ئەچێنی بۆەوەی ماڵ منداڵەکەت لە برسێتی ڕزگاکە و ئابووری وڵاتەکەشت وەکڵێ برەو پێ بدەیت و گەشەی پێ بدەیت بەڵێ بێگومان لە ئەثەردا هاتووە فەرمی هەنێ گونا هەیە تەنها زەرعات فەلاحەت و چاندنی زەوی و ماندووبوون و ڕۆزی پەیداکردن بۆ ماڵ و مناڵ یعنی ئەیکوژێنێتەوە یعنی ئەوش دیسان بۆ هەڵنانە بۆ ئەوی کە جارێکی تر ئینسان گرنگی بە کشت و کاڵ بدە بێگومان هەر ئاڕەقێک لەو پێناوایە بڕێژرێ هەر ماندووبوونێک کە ئینسان ئەیبینێ لە پێناو سەوزکردنی زەویدا لە پێناو خزمەتکردنی دار و درەختەکانە بە دڵنیاییەوە بە ئەجر و پاداشت بۆی ئەنووسێ هەر ئەوەشە وای کردووە کە ئێستا وەکو وتم شاری مەدینە کە مەرکەزی ئیسلام و دەسەڵاتی ئیسلام بووە کە زۆرترین سەوزاییتی و خورما بۆ خۆی و بۆ شوێنان و بۆ وڵاتانی تریش زیاد لە 40 ڕەنگە خورما بەس لە شاری مەدینەیە هەبێ هەر لە حەدیث هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بینی هەندێک لە سەحابەکان ئاوا دارخورمایان هینە کرد تەلقیح کرد فەرمووی ئەوە چیەکەن وتیان ئەی پێغەمبەری خوا ئەمە بۆی بەربگری ئاوای لێکن ئیتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ساڵێکیان فەرمووی وای لێ مەکەن ئەمە چ پێویستەکە ئەم هەمووی ناوێ ئیتر ساڵە بەرەبوومی باش نەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکسەر لە قسەکەی پەشیمان بوو فەرمووی ئەنتم ئەعلەم بأمور دنیاکم ئێوە لە دنیا باشتر دەزانن بۆ خۆتان جێبەجێ بکەن مانای وایە دیسان لەوێش جارێک تر تەرجیع نەکاتەوە مادام لە بەروبوومتان باشەکە و بەروبوومتان ئەڕازێنێتەوە جارێک ترەوە گرنگی بایەخی پێ بدەن بۆیە بەڵێ ئینسان تا بەو حاڵەتەوە سەرقاڵ بێ بەو خزمەتکردنی ئەو زەوی وزارەوە سەرقاڵ بێ حتا لە ئیسلامە شتێکی تریش هەیە ئەفەرمێ من ئەحیا ئەرضا مەیتەن فەهو لەها هەر کەسێ زەویەکی مردوو زیندوو بکاتەوە ئەو ئەحەقترە و مڵکی خۆیەت یعنی بۆ نمونە نەک داگیرکردنی زەوی خەڵک ئەگەر پارچە زەویەکە بێ لە شوێنێکە هیچ کەسێک نەبێ مافی کەسی بەسەرەوە نەبێ و ئاوەدانکردنەوەی نەبێتە زەرەر و زیان بۆ خەڵک ئەخێسە جارێ یعنی هەندێک خەڵک فێر بوون بە جۆرە تەماحیان پەیدا بووە کابرا تۆزێت زەوی لە تەنیشتی هینەکەیەوە هەبووە ئەو دەغڵە و دانی کە کردوێتی بۆ ڕێگەوبان و بەڵێ بۆ ڕێگەوبان یان بۆ حیوانات بەڵێ بەڵێ ئەوەشان لەگەڵ هین کردووە ئەگەر ئەوە زەرە لە خەڵکدا بەڵێ ئەوە بەڕاستی ئەوە ئەگەر بەم جۆرە نەبێ ئەوە زەرە لە خەڵک بدا پێغەمبەری خوا فەرمی بۆ ئەوە ئیمامی عومەریش لە سەردەمی خۆیان هەر کابرا قەواڵەیەکی پێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عەرزەیەکی زۆری پێداوە فەرمی پێغەمبەری خوا بۆ ئەوە پێیداوی کە سەوزی کەی وەکو سەرۆکی موسڵمانان لێتە سنمەوە زۆر ڕاستە زەوی بۆیە بەکار بێنرێ بەداخەوە سەری وڵاتام کە لە سەر شاخەکان شتەکەن ئەو هەموو چایە لە چین و لە سریلانکا ئەو وڵاتانە هەمووی بە شاخەکانەوە ئەکرێ ئێستا ئێمە بەداخەوە ئیسفادە لە زەوی ناکەین وەڵاهی بچۆ بە تەنیشت ڕووبارەکانە بڕۆ لە کاتێکچی بۆ قەڵات زیێدە شتێکی زۆر زۆرە یەک تاقە نەمامێکی تیان نیە ئەوە ڕووباری سیروانە ئەوە
دەربەنی خانە ئەوە زەی بچووکە سەرنجام ئەو مەترسی بە بیابانبوونی زەویە هەمووی ئەوەیە چکە تۆ دارێکت نەبێ ئەم ڕەگە وەکۆڵی ئاوی بۆ بێن لە ژێر زەویە بۆی ئەم زەویە هەر نەرم و شێدار بێ ئیتر وردە دەبێت بە بیابان و وەکەوەی کە لە خواروی هەر لە کوردستانیش ئەیبین لە هەندێک ناوچەی کوردستان. بەڵێ بێگومان و ئەو دیاردەی خۆڵبارین و ڕۆچوونی زەوی یعنی یەکێ لە کارەکانی دار ئەوەیە بەهۆی ڕێگەکانیەوە زەوی تونوتۆڵەکە و ئەیگرێ و یەکێکی تر لە سوودەکانی ئەوەیە کە لافاو مەترسی لافاو کەمەکاتەوە لەسەر سنووری هەردوو کۆریا یەکێ لە کۆریاکان دار و درەختێکی یەکجا زۆری ناشتووە ئەو کەیتران وانە کاتێک کە بارانێ لەسەر ئەو سنوورە ئەبارێ ئەمان کە دار و درەختەکەی تایە ئاوە کە ئەگرێتە خۆ بەر لەبەر ئاوە کە ئەکەوێتە خوارەوە بە خوڕ ناکەوێتە خوارەوە کەمترین زەرەر و زیانی پێگەیشت بەڵام ئەو کەیتریان کە دار و درەختی لێ ناشت بوو زەرەر و زیانێکی یەکجار زۆر گەورەی پێکەوت. یعنی ئێمە ئەگەر بین باسی سوودەکانی بکەین بەڕاستی زۆر ڕێژەی ستاندارد بۆ ئەوەی هەر مرۆڤێ ڕۆژانە پاشماوە و ئەو خۆڵ و خاشاکەی کە هەیەی بۆونە دیاری کراوە بە کیلۆنی و یا کیلۆیە. ئێمە لەوە ئایلەی وا هەیە ئەگەر بۆونە دوو کەس بن لەوە 10 کیلۆ فرەیە دەن ینی سێ بەرامبەری خۆیان و هەر بە ئۆتۆمبیلەکە دەچی ئەو هەموو دوو کەڵەکەیتە هەواوەی لەوە بۆونە کابرا بەجگەرەکەی ئەم هەموو مادە پلاستیکیانە فرێدەین لەوە دوو نەمامیشمان سەوز نەکرد بێ ڕۆڵێکی باشمان نەگەڕابێت لە پاک ڕاگررتنی ژینگەکەمان. ئایا مرۆڤ بەمە تاوانبار نابێت کە تۆ بەس زەرەر بیت و بەس پیسیبی وەکوڵێ ظهر الفساد فی البر والبحر بما کسبت ئەیدی الناس ئایا بۆ مرۆڤ تۆ هەر بۆکۆڵێ بەکاربەر بیت و هیچ بەرهەمێکت نەبێ بۆ ژینگەکەت بۆ خۆت بۆ ماڵ و مناڵەکەت ئایا من لە ڕوانگەی ئاینەوە جۆرێ لە تاوانباربوونی تیانە؟ لە سەردەمانی پێشووە ڕەنگە لەبەرەوەی کە کارگەکان وەکو پێویست زۆر نەبوون وەکو پێویست تیارە نەبوو سیارە نەبوو ئەو ژینگە پیسە نەبوو ڕەنگە پێویستی بە جودی کەمتر بکردایە و هەر سەدەمی بە گوێرەی خۆی بەڵام ئێستا کە ئێمە دەستمان هەیە لە پیسکردنی ژینگەیە هەر ماڵێک بە ئەندازەیەکی زۆر چاک چ لە ڕۆی خۆڵ و خاشاکەوە چ لە ڕۆی پلاستیکانەوە کە جارێکی تر فرادرێتەوە چ لە ڕۆی ئەوەی کە هەندێک جار لە ڕێگە و جێگەی خۆیەوە ساغ ناکرێتەوە ئەو ئینانە ئەو پاشە ڕۆ پیسیوانە تۆ ئێستا ئەو پلاستیکە 400 ساڵەوە تا لە زەویا جارێکی تر ببێتەوە بە شی ببێتەوە بە خۆڵ و زەرەر زیانی بۆ نەمێنێ. ئەمجا هەر ماڵێک ئێستا سیارەیە دوو سیارەی هەیە یعنی بەڕاستی هەر یەکێکمان پشکمانەیە لە پیسکردنی ئەم ژینگەیە بۆیە لانی کەم ئینسان پێویستە ڕۆڵێکیشی هەبێ لە خزمەتکردنی ئەو ژینگەیە. ئێمە ڕەنگە خەڵک هەندێک جار ئەبیسی لێرە و لێڵێ باشە بۆ جاران ئەم هەموو نەخۆشیە نەبوو جاران ژینگە پیس نەبوو جاران خواردن تەندروست بوو جاران کابرا خەیار و تەماتە و گەرمشتی خۆیە هەمووشتی خۆمانە بوو ئەجوڵا یعنی ژینگەیەکی پاک و سەوز و جوانی هەبوو ئێستا هەموو شتەکان تێکتووە ژینگەکە پیس بووە شتانی ناتەندروست زۆر هاتوۆتە ئاراوە ئینسان وەکو پێویست ئێتیمان بە تەندروستی و بە ژیانی خۆی نادا ئێستا گوندی وایە ئاوی تایە هەموو شتێکیانێ بە هەر کەسێ لە ئاچی خۆی و چوار گوندی یعنی سەوزی یعنی درەخت یعنی جوانی هی وایە هەفتانە ئەچێتەوە بۆ گوندەکەی خۆی بۆ سەیران و سەفرە تا ئێستا چوار نەمامیتانە ناشتووە بۆیە بەڕاستی ئینسانە بێ وەکو چۆن ڕۆڵمان هەیە لە پیسکردنی ژینگەیە بەڕاستی بێ ڕۆڵیشمان هەبێ لە جوانکردن و سەوزکردن و خاوێن ڕاگررتنی ئەو ژینگەی کە هەمانە ئەسڵەن ئێمە بەداخەوە هەندێک جار لە جیاتی خزمەتی ژینگەکە بکەین ئەبینە بار بەسەر ژینگەکەیشەوە یعنی کاتێک کە حاڵی سەیرانگاکانە بینی گریانە دێ بۆ حاڵی ئەم خەڵکە بۆچی ئەوەنە بێبەزین بەرامبەر بە وڵاتە جوانەی ئێمە ئەم وڵاتی ئێمە خوا هەموو جوانێکی تیادا ناوە کەسێک قەدری ئەزانێت کە بچێتە وڵاتانی تر بڕۆ ئەو شاری قە و قەتەر و ئەوانە یەک پارچە بیابانە یەک پارچە لمە ئێمە ئەم وڵاتێمە هەموو سەوزەیەکی تایە وەڵی هەندێک شوێن هەیە لە وڵاتەیە مەگەر لە سوید و لە سویسرا ئەو شوێنە خۆشانە هەبێ لە ئاو زۆرمان هەیە لە سەوزیمان هەیە لە شاخەمانە لە هەموو ئەو سروشتە جوانەی کە دنیا جوانەکان لێرە هەیە کاتێک کە میوانان یەک دێن لە وڵاتانی عەرەبی و دێن بۆ ئێرە هەڵێ ئێرە بەهەشتە هەموو شتەکانی خۆڕستکە خوا دروستی کردووە سروشتیە بەس جوانەکانی لای ئێمە هەمووی ناتیحات و سەحابمان کردو بە ئاسمانە خۆمان هەوڵمان داوە حتا لە ئەو وڵاتە لە ئیمارات و ئازام هینان دروست کردووە شوێنێکیان دروست کردو بەفری لێ ببارێ لەبەر بەفر لای ئەوان زۆر بەدەگەمە نەبارێ بۆی خەڵکە جەوێکی پێ بگۆڕێ لێرە بەفرە بارێ چوار وەرزەکە هەیە ئاو هەیە سەوزی هەیە دار و درەخت هەیە شاخەکان هەیە وەرزەکان لە کات و ساتی خۆیاتی وەڵی ئەمە نیعمەتێکە یعنی لە هەر وڵاتێتر وایە ئام وڵاتە نییە بەس ئیهتیمام بە کەرتی گەشت و گوزار و جوانی ژینگەکان بدا و خزمەت ئەو ژینگانە بکەین
وڵا ئەبێتە یەکێک لە سەرچاوەیەکی گەورەی داهاتی ئەم وڵاتە. بەداخەوە زۆر باشە مامۆستا. با تەوەری دومی بەرنامەکەمان بچینە دەواازەیە و تەوەریەکە مرۆڤ هەلەوەچە هیچ ڕۆڵێکی لە پاکڕاگررتنی ژینگەکەیان نیە، هیچ سەوزاییەکی نەچاندوە بۆ ژینگەکەی بۆ وڵاتەکەی، بەڵام بە ئەو پاژماوەی جگەرەکەی لەوەچێ بەرهەمی دەیان جوتیارکە لەوەچێ بە قەرز و قۆڵە بە ماندووبوونی خۆی و ماڵ و منداڵی پەڵەگەنمێکی گەیاندۆتە کاتی ڕنینەوە یان بۆونە باخێک. ئەم مرۆڤە بە ئەنقەز باجار سەرتا لەوانەوە دەست پێ بکەین ژینگەی وڵات تێگەدا ئەو هەموو مار و حەشەرات و کە و ئاسک و کەروێشک و ژیشک و شتەم و ئەسووتێنێ دەیاندا بۆنە دۆنم پاون و دارستان. سزای ئەم جۆرە کەسانچێ کە بە ئەنقەست ماڵی خەڵک کاولەکەن، ژینگەی وڵات کاولەکەن، ئابووری و بۆونە بەرهەمی ڕوەکی کۆمەڵگەکان بەرەو لە ناوچوونە بن. وەڵاهی ئەوە گومانی تیانە کە ئەزێدانی خەڵک، زیانگەاندن بە خەڵک، خەڵکی تووشی ناڕەحەتکردن بە هەموو جۆرە قەدەغەیە، نازانم لە چ لایەنێکەوە دەست پێ بکەم بەڕاستی. لە هەموو لایەنێکەوە ئەزێدان و زەرەرگەاندن بە خەڵک کارێکی خراپە و شریعەتی ئیسلام قەدەغەی لێکردو و هەڕەشەی گەورەی لێکردووە. من لەوە دەست پێکەم کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بچووکترین پێناسە بۆ مسلمان ئەمەیە: المسلم من سلم المسلمون من لسانه ويده. مسلمان کەسێک کە مسلمانان لە زمانی و لە دەستی ئەمین بن، نەبێت تەمایی زەرەر و ئەزێت بۆ خەڵکی تر. یان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ: إن من أشر الناس يوم القيامة عند الله خراپترین خەڵک لە ڕۆژی قیامەتە لە لای خوای پەروەردگار کەسێکە خەڵک خۆی لێ لابدا لە شەڕی. بڵێ ئەمە کەسێکی خراپە خۆت لێ لابدا، زەرەری هەبێ بۆ خەڵک، زیانی هەبێ بۆ خەڵک. ئەو جۆرە کەسانەی کە بشێوی و فەساد لە سەرزەوی ئەنێنەوە بە هەر جۆرێ لە جۆرەکان، بەڕاستی ئەبێ جگەلەوەی کە لە ڕووی شەرعیەوە تاوانبارن و حەقی خەڵکەکەوێتە لایەنەوە، حەقی خواکەوێتە لایەنەوە. یعنی لە چ ڕێکەوە باس بکەم؟ جارێ ئەوە حەقی خەڵکەکەوێتە لایەنەوە کە ئەو گەنم و دەغڵودانە ئەسووتێنن کە ئەو دەغڵودانە، ئەو گەنمە، ئەو حەقی ئەو کابراکەوێتە لایەوە، واللهی 40 جا لە پێناوی خوا بکوژێ ناچێتە بەهەشتەوە، هەتا ئەو حەقە نەگێڕێتەوە بۆ خاوەن حەقەکە. ئەوە حەقیقەتێک، ئەوە حەق الله. وەکو زانانە فەرمون: حق الله مبني على المسامحة وحق الناس مبني على المطالبة. ئەسڵ وایە حەقی خەڵک داوا لێ ئەکرێتەوە. خوای گەورە ئەکرێت لە هەموو گوناهەکانت خۆش بێ لە ڕۆژی قیامەتە، بەس لە حەقی خەڵک نا. بۆی ئینسانە بێ وریا بێ، نەک ئەوەی کە تۆ ماڵی خەڵکت خوارد بێ، هەر بە قەرز وەرت گرتی بێ نەدابێتەوە. لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا فەرمێ: سوێن بەخوا 3 جار فەرمێ سوێن بەخوا لە پێناوی خوا بکوژێ، زینوو ببێتەوە، جارێکی تر بکوژێتەوە تا 3 جار ناچێتە باشتەوە هەتا قەرزەکەی لەسەر جێبەجێ نەکرێت. ئەگەر مافی خەڵکی خوارد بێ، ئەگەر زوڵمی لە خەڵک کرد بێ، ئەمجا لە لایەکی تر ئەمە زوڵمە. الظلم ظلمات يوم القيامة. بۆ خاوەنەکەی بێتە سەرشۆڕی نەکبەتی لە ڕۆژی قیامەتە. خوا فەرمێ: إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار. خوا لە ڕۆژێک کاتۆڵان لێسەنێتەوە کە چاوەکان ئەبڵەقە بنەوە. و لە دەیان ڕوویترەوە لە ڕووی ئەوەی کە تۆ زەرەر و زیان بە کۆمەڵێ ئاژەڵ و مار و مێر و درەختەکەمەسا هەرم و مرۆڤاتی کۆ بنەوە ناتوان مێشولەیە دروست بکەن کە لە کاتێکا ڕەخنەش لە خوا بێڵێن بۆچی خوا نمونە بە مێشولەیەنێتەوە. ئێمە لە دەیان حەدیث و ئاەتی و شتی ترا هاتووە لە ئەسەر هاتووە کە قەدەغە کراوە لەوەی کە مەخلوق و گیانەبەرەکان ببێت تاوان بکوژین. بۆ نمونە مێرولەیەکێکە لەو ئاژەڵ لەو هینانەی لەو حەشەر و مێروانی کە قەدەغەی لێ کراوە بکوژێ ببێ سەبەب. لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا گێڕێتەوە عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ: قرصت نملة نبي من الأنبياء. مێرولەیەک گازی لە پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان کرد، فأمرت فأحرقت. أو كما قال الحديث كما تواتي لبرنامج فرماني كت كهمو هنا كبستون شعر ميلو لكبستون همو ينسوتان خواي پروردگار وحي بوكد أن قرصتك نملة أحرقت أمة من الأمم تسبح. أي بيغمبري خوا ميرولي غازي كي لي قردي كوا طبعا زانان دريان خصوص غازي ميرولا دنيا سودي هي چندين لي كولينوي لسر كراوه كچن سودي هي بو حتى تصور ناكي اگه پێت بڵێم
بۆ ڕژیمکردن بۆ خۆ زەعیفکردن سوودی هەیە یعنی دایان لێکۆڵینەوە کراکە من بەستم نییە لێرە پێی فەرمووی پێغەمبەری خوا تۆ مێرولەیە گازی لێت کرد ئومەتی لە ئومەتەکانت لەناو بێت کە تەسبیحاتی خوای پەروەردگارەکەن یعنی لە وێنەیە کابینم لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە کەروێش یەکبوو سوتا بوو یعنی دەیان هێلانە دەیان لانە یعنی ئەو باڵندانش جەرگیان هەیە وەکو ئێمە یعنی خوا فەرمووی ئومەمون ئەمثالوکم وەکو ئێوە میلەتن نەتەوەن ژن خوازیان هەیە جەرگیان هەیە مناڵیان هەیە خواردن پەیداکەن بۆ مناڵ وشیان بۆیە بەڕاستی بە معنای کەلیمە فەساد خستنەوەی لەسەر زەوی کە خوا فەرمووی ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها یان لە چەندین ئاەتا هەڕەشە لەو کەسانەکە إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أنهم فساد بشيء لسر أمزيا دروس كانوا بينينوا يعني ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس بويا براسي ظلمة ستما مال خواردني خلقا أزيداني خلقا دروس كدني بشيء لكم الجاية يعني بويا أو خليك أجري كيف فتنة كيف لنيوان يعني بتعبد أو ناوشة كاني ولين متنازع عليها أونيك بلى يعني خليك دجمناتي لنيوان خلقي شادو لستكن أبنا ماي فتنة أبنا ماي كوتنوي خوين أم جاو بري رنجي جوتياري كي داموك هيك صالك شاي بو رقي رشتو باريس صرف كدوا بويا براسي أما يعني لكومال الروة دروس كدني فساد بشيوية كخوي پروردگار بي قبولنيا ودڵنیام ئەو زوڵمە بەسەر ئەو کەسانەوە تێناپەڕێ ئەگەر بە عەمدەن ئەو کارە ڕووی دابێت مامۆستا ئامۆژگاری ئیسلام چییە یان بۆ جەنابەت وەکو زانایەکی ئاینی چ ئامۆژگارێک دێ بۆ خەڵکێک کە بەبێ عەمدە نیشانی نازانێ ئەچێ بۆ سەیران ئاگرەکە لە دەستی دەرەچێت یا بۆ منە نازانێ فیشەکێک تەقیێنێ لەوەچی ئاگرێ بکەوێتەوە بەڵام تۆ سەرنجام ئەزانی کە ئەم پوشە لەوەچێت لە بەنزین خراپتر بێ بانزین لە دەبەیەک ئاگر ڕێگرێەوە شوێنەی خۆی بەڵام تۆ ئەم پوشە لەوەچێت بچێ بۆ ئەو دیوی ئەزمە ڕوو گۆیشە ژیاچێ بەرەو بەری قەراخ ئەو کەسانش کە بە نائان قەستیان بەبێ ئاگایی ئاگرەکەنەوە ئاگرەکە لە دەستیان دەرچای بۆ هۆیەوەی کە عەرزەکەی خۆی پاکاتەوە چێ تەنەشە نەزانێ بۆ ناو هیدراوزە یا بە جۆرێکی تر کاتێکە لە شەرع باسی زەمانە کرێت هەر کەسێک فلانەش زەمانەتەکە یا ئەیبژێرە یا نایبژێرە باس لەوە کرێ ئایا بزانە كان بدون تعد وتقصير يعني كان بتعد وتقصير آيات أما كست تعدا وتجاوزي كدو كم ترخمي هي يعني نيتي زور كس يعني هندي لخلقي كاتك كارساتي سروشتي كيتو لي ورد بيتو لي كوليتو سركي سبب كي كم ترخمية يا زيادة الريبية كابل شيء ساعات لو دشتي أجركات وتشيشتا كانانك دوي ناتواني أو أجرا يك دقيقة بيكو جينتو بوي زرر وزيان نجينه يما حتى لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ماڵیشا ئەمری بۆ کردووە کە ئاگرەکان بکوژێننەوە بۆی چەندین کەس ماڵی سوتاوە یعنی دەرکەوتووە ئێستا یەکێک لە هۆکاری کەوتنەوەی ئاگر لە یەکێک لە وڵاتانی ئەوروپا تەسەوەر ناکەی باڵندەکان کاتێک کە لە دەشت و دەر خەڵک ئاگری کردوێتەوە هەڵیان گرتووە لە شوێنێکی تر فڕیان داوە کاتێک کە زانیوانە گەرمە بۆ خۆی یعنی دوای لێکۆڵینەوەکی زۆر دەرکەوتووە کە باڵندەکان هۆکارن بۆ کەوتنەوەی ئاگر بۆی ئیسلام وڵێ بیکوژێنەوە ئیشت پێ نەما بیکوژێنەوە ئاگر وەکو کوردەواری خۆمانتوانە ئاو ئاگر سامانی نییە ئافاتە یعنی ئینسان نابێت لێی تەئمین بێ با چڵێکی بچووکیش بێ با پشکۆیەکی کەمیش بێ بۆ هەیە ئاگر بکەوێتەوە هەندێک جار کابرا ڕوا جگەرەکەی فڕێدا وەڵاهی شوێنی وا هەیە ئەوەندە زرد بووە ئەوەندە چڕوپڕە یەک ئەوەنە لە کاتێک ئەم کۆمپانیای کە ئەم سیارەی دروست کردو ڕێک شوێنی تەپڵەکی بۆ دروست کردوانی ئەم مرۆڤە زۆر سەیرێت تۆ جامی سیارەکە کاتەوە زۆر جاریژە نازانێ هەواکەی بێتەوە باتەوە بۆ کوشتنەکانی دوا لەو چێ خۆی گڕ بگرێ بەڵام لە بەردەمیا تەپڵەکێکی بۆ دروست کردو ئاسنەکە یکژێنیتەوە و دوایژە توانین بێڕژێنی مەبەسمە ئەم وشیاری وایە بۆچی مرۆڤ نییە ینی وڵای جا ئینسان من ئەڵێم بەڕاستی ئەڵێ ئاگرە سوورە لە خۆم دوورە ئێوە لە خۆی هەمیشە ئینسان لە بیری ئەوەیە بێت تاکێکی زیان بەخش و زەرەر بەخش نەبێت لە کۆمەلگایە ئەستۆی خەڵک نەکەوێتە ئەستۆی ئەم گوناحی خەڵک نەکەوێت ئەستۆی ئەم خەڵک نەیە لە ڕۆژی قیامەتە داوای حەق و مافی لە خۆی لێ بکە چونکە خەڵکانێکی لە ڕۆژی قیامەتە چاکیان زۆر زۆرە بەڵام چی زەرەریان بەرامبەر بەو کردووە گوێنیان بەو داوە
دەستێژیان کردوتە سەر ماڵی ئەو حەقی خەڵک بەلایەنەوەیە هەر کەس لە مافی خۆیە با تا ئەم کەسە هیچ شتێکی نامێن و فرێدێتە جانەمە خۆی گەورە پەناماندا بۆیە ئەبێ لە سەیرانای لە ماڵای لە سەفەرای لە دەشت و دەرای جگەرە کێشی ئاگرت کردوەوە هەرچیت کردووە ئەبێ لە بیری ئەوەیە دابی زەرەر نەبی بۆ دوای خۆت زەرەر نەگەێنی بە خەڵک ڕەنگە ئەم ئاگرێت تۆ کە ئێستا حسابی بۆ ناکەی بایەک بێبی با بکەوێتە ناو دەغڵێکەوە باڵندەیەک وتم هەڵی گرێ و لە شوێنێکی تردای بنێ ئاگر بکەوێتەوە یعنی ئەمە شتێکە واریدە یا بۆ نمونە پیسکردنی ئاوە پیسکردنی ژینگەیە هەر شتێکی تر ئەلۆ بابەتان ئینسان ئەبێت لە خەمی ئەوە بێ زەرەر و زیان بە خەڵک نەگەێنێ و نەبێ تەمایی زەرەر و زیان بۆ کۆمەڵگاکەی زۆر باش مامۆستا کۆتا پرسیارم ئەم وەرزە و تا پاییزیش وەرزی هەم دروستکردنی دەرهێنانی بنێشتە لە دار قەزوانەکان و هەو بەهۆی ئەو نیگایە کە خوای گەورە بۆ هەنگی کردووە هەنگ دەچێت لە نێو کلۆرەدارەکاندا هێلانە دروستەکە و هەنگبینی تیا دروستەکەم ساڵی پار لە ناوچەی شارباژێر دارێکی زۆر ئەستوری قەزوانە بینی و وێنەشیم گرتووە مۆبایلەکەم کە لە پێناو دەرهێنانی 2 کیلۆ هەنگوین بەم مشارە شەحنە ئەوەی کارەبایەت گەورەکان ئەم دارەیان بە جۆرێکی زۆر ینی ناشرین و قێزەونانە بڕیوەتەوە تەنها لە پێناو لەوەچێت 2-3 کیلۆ هەنگوینی بەرژەوەندی تاکە کەسی خۆیاندا و زۆر جار ئەم دار قەزوانە کە ئەوەندەی وەکۆڵێ بریندارەکەن بۆهۆی دەرهێنانی 2-3 کیلۆ بنێشتەوە ئەمیش ئیدی وردەوردە ئەپوکێتەوە و لە نێو خۆیاتر لە گەشە وەستێ و ئەپوکێتەوە ئەمرێ مەبەستمەوەیە بەرژەوەندی تاک لە کاتێکان نە تۆ ناشتوتە لەوەچ ئەم دار قەزوان و دار بەڕووە 100 ساڵ تەمەنی بێ بۆ بەرژەوەندیەکی خۆت بۆ ماوەی چەند ساعتێت تۆ کۆتایی بە ژیانی بینی چۆن ئەمە ڕێنمایی جەنابتان چیەوە ئاینی پیرۆزی ئیسلام چۆن بەگژ ئەم جۆرە کەسانە شاچێتەوە وڵای ئەوە بە هەمان شێوە لەژێر ئەو قاعیدە جێبێتەوە لا ضەرەرە ولا ضیرار ئینسان نابێت زیان بە دەوروبەری خۆی بگەێنێ نابێت لەبەر یان ئێمە قاعیدەیەکی ترمانەیە فەرمێن المصلحة العامة مقدمة على المصلحة الخاصة مصلحة بەرژەوەندی گشتی لە پێش مصلحة بەرژەوەندی تاکە کەسیەوەیە ئەبێ جارێ ئەو کەسە بینی خۆی و خوا بیر لەوە بکاتەوە من لەبەر شتێکی بەسیط لەبەر داهاتێکی کەم لەبەر تەماحێکی کەم زەرەر و زیانێک گەورەتر ناخەمەوە ئایا کێشێکی گەورەتی لێ دروست نابێ ئەبێ ئەمە جارێ ئینسان بینی وبین الله خۆی و خۆی پەروەردگار وجدانی مرتاح بکە بێوجدانی نەکە ئایا بێوجدانی نییە تۆ دارێک ببڕیتەوە دارێ بسووتێنی لەبەر کیلۆیەک هەنگوین کە ئەو دارە ڕەنگە 100 ساڵی تر سوود بە خەڵکو و بە دەوروبەر و بەو ژینگە بگەێنێ بەڵام کیلۆی هەنگوین ڕەنگە تۆ بە چەند ڕۆژێک بیخۆی ئەمە ئۆکۆوە لەلایەنە قەضایەکەیشەوە بەڕاستی حەقوای لێپێچینەوە بکرێ و ئەو کەسانە تەعزیر ئەکرێن تەمێ ئەکرێن هەر کەسێک زەرەر لەسەر زەویا دروست بکە بشێوی بۆ خەڵک دروست بکە زەرەر بە ژینگە بگەێنێ ئەبێت دەسەڵاتدار تەعزیری بکە تەعزیر یعنی تەنبیهکردن تەنبیهکردنیش لە کەسێکەوە بۆ کەسێکە گۆڕێ ئەم کەسە یەکەم جارێت ئەم کاری کردووە یان نا ئایا زەرەرەکەی چەندێکە ئایا تا چەندە زەرەکەی بۆ دەوروبەری هەیە ئایا عوزری هەیە یان نیەتی والحاصل بە گوێرەی ڕەنگە پێویستکە 3 ڕۆژ بەندی کە ڕەنگە پێویستکە غەرامەی بکە ڕەنگە وەکو ئێستا بەدەستخۆشیەوە بیستم کە لە هەندێک شوێن ئەوانەی کە ڕاوەکەن کە کاتی ڕاو نییە کە ئەوی شەرع باسی لێو کردووە یعنی ئەم شەرعە زۆر عەجیبە ئەم ئێستا کە لە هەندێک وەرزاکە ڕاو قەدەغا ئەکرێ شەرع باسی لێوە کردووە ئەگەر ئەمانە ڕەچاویان نەکرد ئەو کاتە بێ غەرامە بکرێن ئەو کاتە بۆی هەیە سژن بکرێن حکومەت دەتوانێت ئیجراعاتی دنیایان لەگەڵا زۆر سپاس مامۆستا سپاس بۆ ئامادەبوون و بۆ پێبەجوانەکانتان خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە بینەرانی عەزیز و خۆشەویست ئەوەی گوێتان لێبوو گرنگی چاندن و سەوزایی بوو تۆی عەزیزیش هەر لە بەردەم ماڵی خۆتەوە لە حەوشەکەی خۆتەوە دەست پێ بکە نەمامەیەک بچێنە نەمامەیەک سەوز بکە لە پێناو ژینگەیەکی ئارام و کوردستانێکی سەوز و ئاوەدان ئومێد دەکەم ژیانتان پڕ لە فەڕ و بەرەکەت و مێرەبانی خوا بێت تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ